هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە بە ئامانجی نوێبوونەوە. سەرخستنی ئەو پرۆسە هێشتا ناوچەیە پێویستی بە گرتنەبەری کۆمەڵە ڕێکارێکەیە. کاندیدێکی هاوپەیمانی کوردستان لە کەرکووک جەخلەسە گرنگی لایەنی ئەمنی بۆ سەرخستنی هەڵبژاردنەکە لە کەرکووک دەکات و پێشی وایە پێویستە پۆلیسی ناوخۆیی هەرکی پاراستنی ناوەندەکانی دەنگدانی کەرکووک لە ئەستۆ بگرن. پلانی ئەمنی یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکانی هەڵبژاردن زۆر گرنگە. پلانی ئەمنی تۆکمە دابنرێ بۆ ئەو ڕۆژە بۆ ئەوەی گیانی دەنگدەر و گیانی کارمەندانی کۆمیسیۆن بپارێزێت. خۆتان دەزانن لەو ڕۆژە جەماوەرێکی زۆر کۆ دەبێتەوە چی لە دەرەوەی کەرکووک و چی لە ناوی کەرکووک و من لێرەوە پێشنیاریش دەکەم لەو ڕۆژەدا چۆن دەڵێ منعتەجەولێکی بتەو نەبێت یاخود ئەوە نەبێت بۆی بتوانین ئێمە دەنگدەرێکی زۆرمانێ لە دەرەوەی کەرکووکیش لە گەرمیان لە چەمچەماڵ لە هەولێر مادەی 140 ئەمانە بۆی بتوان بێن دەنگی خۆیان بدەن. ئەرکی هێز ئەمنیەکانە لە ناو شاری کەرکووک ئەم هێزی ئێستا هاتوون لە دەرەوەی کەرکووکن ئەوان هەر ئەوەندەیان پێ دەکرێت کە ناوچەکانی دەروی کەرکووک بپارێزین لە ڕووی وەزی ئەمنی و لە ڕووی جموجۆری داعش و لە ڕووی ئەو جێگانەوە ئەوەی زۆر گرنگ بێت ئێمە لە ناو شاری کەرکووک پۆلیسمانێ پۆلیسی مەحەلیمانێ پۆلیسی نەوتمانێ پۆلیس ئەمەنی خۆمان هەم شارەزان لە ناو شاری کەرکووک و هەم گونجاون لەگەڵ نەتەوەکانە زۆر گرنگە هێزە ئەمنیەکان لەو ڕۆژەدا وجودیان هەبێ و ئەم هێزانی خۆمان ببن. بەڕای لێپرساوێکی یەکێتیش کەرکووک لە ڕووی ئەمنیەوە تایبەتمەندی هەیە و داواش دەکا پلانێکی ئەمنی تۆکمە بۆ هەڵبژاردن لە کەرکووکدا بنرێت. ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە چەند ماوەی ڕابردووە کە چیمە ترسێک دروست بووە لەسەر دەوروبەری شاری کەرکووک لەن چەتەکانی داعشەوە دەبینین چارەسەریش داناندرێت یعنی سەرڕای ئەوەی کە فەرماندەباڵەکان دێن وەزیر دێ بۆ ئەم شارە چارەسەریکان نەدۆزیێتەوە بۆ ئەوەی ڕێگری بکەن لە تێک نەچوونی باری ئەمنی ئەو ناوچەیە. بۆیە ئێمەوا دەبین کە پێویستە بە شێوەیەکی تۆکماوە گەڕانەوە بۆ ئەوەی کە ئەو شوێنانە کە دەروی شارە بە باشی بپارێزرێت و هێزێکی تۆکمی بۆ بنێدرێت ئەگەرنا بە تاکید ئەمە تاسیر ینی لە ناخبەکە لە دەنگدەرەکات کە باسای نەتوان دەنگەکانی خۆی بدات و پێمان وایە کە نەدۆزینەوەی ینی چارەسەر نەکردنی ئەم کێشەیەش بۆ خۆی بارودۆخێکی نارەبار دروستەکە بشارێت. بە پێیامارێکە دەستکورسات نیوز کەوتووە بۆ هەڵبژاردننی ئەمجارە لە کەرکووک 33 ناوەندی دەنگدان ئامادەکراون. کەرکووک بەسەر 350 وەزگەی دەنگدان دابەشکراوە و خۆی ژماری دەنگدەرانی کەرکووک 1,474,003 کەسە بە دەنگدەرانی تایبەت و هاوارەکانی شەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.